ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە خزمەتێوەی عزیزدام و لە بەرنامەی ئەمڕۆماندا چەند باس و بابەتێک پێشکەش بێەوەی عزیزەکەم. بۆ بۆنەوە کە بەرەوپیری ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەچین، یەکەم بابەتمان لەسەر ئەو ڕۆژە دەست پێکەین. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی هاوپشتی چینایەتی و ئینتەرناسیۆنالیستی کرێکارانی جیهان بەڕێوەیە. ئەوەڵی مانگی مەی لە ئێران لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بەردەوام لەژێر سەرنێزەی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چوون. ئەگەر لەلایەکەوە ناوەند و ڕێکخراوە دژە کرێکاریەکانی سەر بە ڕژیم هەوڵیانداوە بە بەڕێوەبرنی ڕێوڕەسمە فەرمایشیەکان ئەوەڵی مانگی مەی لە ناوەڕۆکە چینایەتیەکەی بەتاڵ بکەن و کرێکاران بکەنە هێزی زەخیرەی کێشەی نێوان باڵەکانی حکوومەتی، لەلایەکی دیکەوە هێزی ئینتزامی و پۆلیس و یەگانی تایبەتی دژی شۆڕشی ڕژیم بە تونند و تیژیەوە هێرشیان کردوتە سەر کۆبوونەوە سەربەخۆ کرێکاریەکان. بەڵام کرێکارانی پێشڕەو هەوڵیان داوە کە لە هەر بارودۆخێکدا تەنانەت لە گەماروی پۆلیس و پاسدارانیشدا ڕێز لەم ڕۆژە بگرن. ئەم ساڵ بە لە بەرچاوگرتنی ڕەوتی ڕوولەگەشەی خەباتی مافخوازانەی کرێکاران و خانەنشینان و ژنانی پێشڕەو و ئەو بارودۆخەی کە بەهۆی شۆڕشی ژیناوە هاتوتە ئاراوە لەلایەکەوە و بنبەست و خەیرانگەلێکی چارە هەڵنەگر کە ڕژیمی ئیسلامی تیاندا گرفتارە لەلایەکی دیکەوە لە وەزێکی ئاوەدا چاوەڕوان دەکرێت کە کرێکارانی ئێران لە حاڵهەوایەکی نوێدا ڕێوڕەسمەکانی ئەوەڵی مانگی مەی بەڕێوە ببن. ئەم ساڵ چاوەڕوان دەکرێت کە کرێکارانی کۆمۆنیست واڵچووڕاوانی کرێکاری بە پشتبەستن بە ئەزمموی ڕابردوویان و بە پشتبەستن بەو ڕێکخراوە کرێکارانەی کە بوونیان هەیە و هەروەها لە ژێر کاریگەری حرەکەت و جموجۆڵی هاوچینەکانیان لە سەرتاسەری جیهاندا بە ئامادەیی پێویستەوە بێنە مەیدان و ئەوەڵی مانگی مەی ئەم ساڵ بە شکۆیەکی زیاتر لە ساڵانی پێشوو بەڕێوە ببن. وەها چاوەڕوانیەک بە سەرنجان بە ورەی خەباتکارانەی کرێکاران و وێڕایی بوون و حزوری هەڵسوڕاوان و ڕێبەرانی کارزانی کرێکاری و پێشینەی بەڕێوەچوونی وەها ڕۆژێک لەم ساڵانەی دواییدا چاوەڕوانیەکی ناواقعی نییە. لە ئێرانێکدا کە کرێکاران بە پێی یاسا و بەڕەسمی لە مافی مانگرتن و ڕێکخراوبوون بێبەشن، بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ئەوەڵی مانگی مەی لە ئاستێکی بەریندا بەستێنی پێکاتنی ڕێکخراوی کرێکاری و چینایەتی خۆشتر دەکات و بەرەی کار لە دژی سەرمایە بەهێزتر دەکات. بزوتنەوەی کرێکاری لەم ڕۆژانەدا نەک تەنها دەبێ ئاڵای داواکاریە هەنووکەیەکانی بەرز بکاتەوە، بەڵکو پێویستە زەرفیەت و تواناییەکانی بۆ ڕێبەریکردنی خەباتی ئازادی خوازانەی جەماوەری خەڵکی بێبەش وەستەم لێکرا و تینووی ئازادی پیشان بدات. چینی کرێکار لە جەرگەی شۆڕشی ژنجیان ئازادیدا بە چەسپاندنی دروشمی ئازادی و یەکسانی و ڕزگاری ژنان لە کۆتوبەندی پیاوسالاری و یا ساوڕێسا حکوومەتی ئیسلامیەکانی ڕزگارکردنی کۆمەلگا لە هەڵاوردن و ستەمی نەتەوایەتی لە ڕێگای پەیوەندی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکاندا هەنگاوی گەورە بەرەو پێش هەڵبگرێت. ئەم ڕۆژە ڕۆژی ناڕەزایەتی دەربڕینە بەرامبەر بە لە زیندا ڕاگررتنی ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری، ڕۆژی خەباتە بۆ ئازادی خێرای سەرجەم بەندکراوانی سیاسی. ئەم ڕۆژە ڕۆژی خەباتە لە دژی هەقدەستی لە ژێر هێڵی هەژاریدا و خەبات بۆ زیادکرانی هەقدەستی گونجاو لەگەڵ هێڵی ڕەفاه و دابینکردنی ژیانێکی مرۆیی. ڕۆژی خەباتە بۆ ئازادی پێکێنانی ڕێکخرا و مانگرتن، ڕۆژی تێکۆشانە لە دژی بێکاری و ڕۆژی خەباتە بۆ دابینبوونی بیمەی بێکاری کافی بۆ گشت بێکاران و سەرجەم کەسانی ئامادەی کار. ئەم ڕۆژە ڕۆژی تێکۆشانە لە دژی وێرانبوونی ژینگە و ڕۆژی مەحکومکردنی کاری منداڵان و دیفاع لە مافی منداڵانە. ئەم ڕۆژە ڕۆژی دەرکردنیە و بڕیارنامەیە کە سەرجەم داخوازی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی کرێکاران، زەحمەتکێشان، ژنان و لاوان و منداڵان. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی سەربەخۆ کرێکاریەکان لە ڕۆژیەوەڵی مانگی مەیدا بەدوور لە شانۆگەڕی فەرمایشی خانەی کارگەر و باقی ناوەندە دژە کرێکاریەکانی ڕژیم ئەرکێکی گرنگی چینی کرێکارە. گومانی تێدا نییە کاڵچۆڕاوانی پێشڕەو لە شوێنەکانی خۆیان تەشخیصی دەدەن کە چۆن ئەم ڕێزە چینایەتی و کۆبوونەوە سەر بە خۆیان نەبەڕێوە بن. بەڵام باشترین و کاریگەرترین ڕێوڕەسمەکان ئەوانن کە لە ناوەندی قەرەباڵغی شارەکاندا بەڕێوە دەچن. یەکەتی کردداری لایەن و ڕێکخراوە جۆرا و جۆرە کرێکاریەکان سەر لە ڕای هەر ناکۆکیەک کە بەیەکەوە هەیەە گەلێک زەروریە. هاواهەنگی لەگەڵ ڕێوڕەسمی باقی شارەکانی دیکە دیمەنێکی بەهێزتر لە بەڕێوەچوونی ئەم ڕۆژە مێژوویە دەخاتە بەرچاو. لەم ڕۆژاندا پێویستە ژنانی تێکۆشەر، معلمان، پەرستاران،
خوێندکاران و لاوانی سۆسیالیست هەڵسوڕاوانی پارێزەری ژینگە و ئینسانە ئازادی خواز و یەکسانی خوازەکان ئامادە بن تا لە پەیوەند لەگەڵ بزوتنەوەی کرێکاریدا و بە پشتگیریکردن لێی و بە پشتیوانی لە خەباتی ڕزگاری بەخشی کرێکاران لە مەراسمانەدا حزوری بەرچاویان هەبێت. با بەرەو پیری هەرچیش کۆدارتری ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مێەوە بچین و لەو دەڕۆژەی کە لە بەردەستمانە لە هەموو ڕێیەکەوە و لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاری پێویستی بۆ بکەین با ئەم ساڵ بە خەباتێکی ڕێکخراوتر و سازماندراوتر و بە کەڵک وەرگرتن لە گەلێک شێوازی کاریگەرتر هەمومان بۆ ئامادەکاریە تێبکۆشین. لەبەر بەیانی یەکی یارە و باشەی پوری کۆمۆندا کرا تا کارگەرانی جیهان سەرەسەر هەستێ و ڕامەڵێن نەکباتی یەکسەر بە یادی بەرزی کۆمۆنارەکان کە هاڵیان هێنا ئاڵای شۆڕشمان بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار لە ڕیز لامەدا بەجێ مەمێنە لەگەڵ ڕیزی خۆت هەنگاو هەڵێنا ئێمە وەک کێوان پتە و وەستاوین وەکو ئۆقیانوس لە یەک ئاڵاوین ئێمە پەروەردەی ڕەنج و سەخڵەتین عەشقی بەهاری دوور لە مەینەتین بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار مێژووی پسپۆڕی هەڵا نەکردو ئەڵێن سەرئەنجام ئێمەی سەرکەوتوو دەڵێن بسپێرە بە مۆژدەی مێژوو بەڕۆین بەرەو پێش بەڕۆین بەرەو پێش بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار لەژێر پرشنگی زێڕینی خۆرا ڕەنگێکی تازای کردووە ئاسمان ڕەنگی گێڕاگێر ڕەنگی ئەرخەوان خوێنی ڕژاوی کۆمۆنارەکان بەرەو پێشەچین تا دوژمنانی ئازادی و شادی لەژێر پێمانە وردوێرد ئەهاڵین بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکیەتی چینی ئەڵبەساڵ زەینم ڕۆشنتر ئەکام لە بۆ ڕاباری خۆم حەزرەکەم هەموو ساڵێکیش هەوڵی ئەیار هەڵی دەبژێرم گشتەسکەوتی پار ئیمپریالیزم و فرسەت پەرەستن کە پێیان وابوو مێژوویان وەستان هەتووینە مەیدەن ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقەن سەد ساڵەڵێن ئەمە بڕیارە بڕیاری ڕۆژیەتی ئەیارە ئەیارە گرێکەرە ئیمتیحان یەک سەرپێچەرە نووس لەدەست خۆگرن لەدەست خۆگرن سەرپێچەرە نووس لەدەست خۆگرن سێن و نامگرێ لە سەرم مەرزە
سرمایه داری دین مالرزا بلرزنگا شارو نکاسو یک دگری لا دورال سوری خو پشتم بگرن و دست خنادسه براو سوسیالیم روزا ابسته حدوین میگن نوین هنگارا انسانی خلقا سرساله اما دریارا دریاری روزی جویا یارا نکیر یارا گرفت کارا بی جیهان یک گرم سرفین چارا روز نداست او گرم نداست او گرم سرفین چارا روز نداست او گرم معلمان ڕێگە نادەن قوتابخانەکان بکەنە پادگان. میدیاکان ئێران یەکشەممە 31 خاکە لێوە بڵاویان کردەوە کە بە پێی ڕێکوتنامێکی هاوبەش کە لە نێوان فەرماندەی گشتی هێزی ئینتیزامی ڕادان و کازمی وەزیری پەروەردە واژۆکراوە دەسەڵاتێک بە هێزە سەربازیەکان دراوە کە لە کاروباری پەروەردەدا بەشدار بن و ئەوان بتوانن بۆ سەپاندنی حجاب بەسەر قوتابیاندا لە قوتابخانەکان هەنگاو بنێن. کازمی لە ڕێوڕسمی بەستنی ئەم ڕێکەوتنامەیەدا خۆی بە شانازیەوە بە سەربازی ڕادان ناوبر و باسی لە حیجاب و عفاف وەک یەکێک لە زیانە کۆمەڵایەتیە کولتوریەکانی ئەمڕۆی وڵات کرد کە دەبێت کاری کولتوری لەسەر بکرێت. دوای واژۆکردنی ڕێکەوتنامەکە لە نێوان فەرماندەی گشتی هێزی ئینتیزامی و وەزیری پەروەردە ئەنجومەنی هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکان هۆشداری بە وەزیری پەروەردەدا کە مامۆستایان ڕێگە نادەن قوتابخانەکان ببنە پادگان. بە پێی ئەم ڕێکەوتنە پۆلیس دەتوانێت بۆ سەپاندنی حیجابی زۆرم لێ بەسەر قوتابیاندا بێتە ناو قوتابخانەکە. لە دوانە کۆنەپەرستانەکەی وەزیری پەروەردە کە خۆی بە سەربازی ڕادان ناو بردووە، ئەنجومەنی هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایانی ئێران بە تونترین شێوە ئەم هەڵوێستە سوکاتی ئامێز و نیگەرانکەرەی محکوم کردووە. محەممەد حەبیبی وتەبێژی ئەنجومەنی هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایانی ئێران وتی کە وەزارەتی پەروەردە مڵکی تایبەتی وەزیریان مەیدانی ڕێژەی هێزە سەربازیەکان نییە. ئەگەری هاتنە ناوەی هێزی ئینتیزامی بۆ سنووری ئارامی قوتابخانەکان بە ئاشکرا هەنگاوێکی نایاساییە، سەرکوتکەرانەیە و پێشێلکەری مافەکانی قوتابیان و مامۆستایانە. ناوبراو جەختی کردەوە کە پەروەردە ناتوانرێت بە باتۆم و هەڕەشە بەڕێوە ببرێت. ئێمە هۆشداری دەدەین بە وەزیری پەروەردە کە ئەو ئەرکی بەرگریکردنە لە شکۆی مامۆستایان و ئاسایشی دەرونی قوتابیان نەک فەرمانبەری لە دامەزراوە سەربازیەکان. مامۆستایانی سەرتاسەری وڵات ڕێگە نادەن قوتابخانەکان ببنە پادگان. ڕادان کە وەک یەکێک لە گرنگترین هۆکارەکانی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران لە ژێر گەمارۆکانی یەکێتی ئەوروپا، ئامریکا و کانادادایە وتیەتی ئەماوەکاریە زۆر باشە لە نێوان هەردوو دامەزراوەی ئینتیزامی و پەروەردە، بەڵام بەز نییە. ئەگەر ئێمە ئەوە بە تەواو بەس بزانین ئەوە تووشی غەفڵەتی سێم بووین و دیسان لە غەفڵەتی سێمیشدا سەرسان دەبین. شوەی کە خۆڕەڵدی پرشنگە خاتە سەردی خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتاب دەگێنە بەر ئیسان ڕۆژی شەمایە ڕۆژی پرسینەوایە وریات و هەستە سەرپێ دەرسی پێشۆم بۆ بڵێ ئاوێنەیکی بێوەکچی پێوێنەیکی تێوەکچی وریابیرەکاتەوە وەڵامی ئەداتەوە ئاوێنەی ئاوارە ئاواتی ئەو هەژارە بێوێنەی برسیەتی پێ بە وێنەی پێپەتی مامۆستایانە و دەستێ بەرامبەریانەوەستێ ئەڵێ بەسیەتی تر دەستکەینە باسێکی تر تاکەی دەرسی دڵتەنگی تاکەی دەرد و بێدەنگی منداڵەکان ماوەتە بن دەرسی تازە گوێ دەگرن ئاوێنەی ئازادی ئاڵەی ئاوات و شادی بێ وێنەی بیرەوەر تێ بە وێنەی تێک و شەر
منداڵ بە یەک دەنگەوە ئەڵێن بە ئاهەنگەوە کاف وێنەی کوردستان. بەسڵاوێکی دووبارە بۆیە بینەرانی خۆشەویستی لێکدانەوە هەڵوێست وە زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم لە بەشی مۆنتاژ کە هاوکارمانن بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە. باسی دواییمان لەسەر مەسهەبە و باسێکەکەین لە سکۆلاریزم. مەسهەب دەبێت بە تەواوەتی لە دەوڵەت جیا بکرێتەوە. باسەکە ئەوەیە مەسهەب لە کۆمەلگای چینایەتی ئەمڕۆدا لە هەمان حاڵدا کە بیر و باوەڕی جەماوەرێکی زۆر پێک دێنێ ئامرازێکیشە لە دەست سەرمایەداران و دەوڵەتدا تا لە ڕێگایەوە خەڵک بە هیوای ژیانێکی ئەفسانەی لە دنیایەکی تردا فری بدەن و حاکمیەتی نظامی سەرمایەداری واتە بەهەشتی ئەمڕۆی خۆیان لەم دنیادا بەردەوام پێڵنەوە. مەسهەب هەمیشە و بە درێژایی مێژوو دەنگدانەوەی بێهیوایی و بێتوانایی جەماوەری خەڵک بووە لە دەست و پەنجە نەرمکردنیان لەگەڵ کۆسپەکانی سەرڕێی ژیانیان. ئەو ئینسانانەی ئەسیری مناسباتی نظامی سەرمایەداری و بە تەنیایی ناتوانن بارودۆخی ژیانی خۆیان بگۆڕن و لە بەرامبەر ڕەنج و ئازارەکاندا کە خۆیان و بنەماڵەکانیان گیروە دەیبوون کارێکیان بۆ ناکرێت و ئەو کاتێکە کە خۆیان بە لاواز و داماو دەبینن بە ناچار ڕوو دەکەنە ئاسمان بەو هیوای کە هێزێکی بەتواناتر لە خۆیان دەرکەوێت و ڕزگاریان بکات. کاتێکە لە دنیای ڕاستەقینەدا هیچ هیوایەک بۆ گەیشتن بە ئاواتەکانیان نامێنێتەوە ئاواتەخوازن کە بۆ دەسڕاگەیشتن بە هیواکانیان دوای مردن سەر لە نوێ زیندوو ببنەوە بۆ ئەوەی بە ئاواتی دەستەبەرکردنی ڕفاه و بەختەوەری لە دنیای خەیاڵی دوای مردندا ڕەنج و ئازارەکانی دنیای ڕاستەقینەیان تەحەموڵ بکەن. و دەوڵەتانی سەرمایەداری بۆ درێژەدان بە سوڵتەی چەوسێنەرانەیان دەزەدەنە شێوە و شکردی جۆرا و جۆری سەرکوتی ڕاستەوخۆ لە ڕێگای زیندان و ئەشکەنجە و ئیعدام و دروستکردنی فەزای پۆلیسی و ترس و وەحشەت لە کۆمەلگادا. تەنیا ئەمە یەکێکە لە شێوەکانی سەرکوت. شێوەیەکی تری کە بە یارمەتی مەسهەب ئەنجامەدرێت بریتیە لە دەرونیکردنەوەی سەرکوت. ئەوان بە یارمەتی مەسهەب دەنگی ناڕەزایەتی خەڵک و خەڵکی ناڕازی بە تایبەت لە ناخەوە کب دەکەن. مەسهەب بەوانەی کە هەموو تەمەنیان زەحمەت دەکێشن و لە نەداریدا دەژین ئەوە فێر دەکات کە تا کاتێک زیندون و لەسەر زەوین ملکەچ بن و خاوەن سەبر و بە هیوای پاداشتەکانی بەهەشت سوکنایی بدەن بەخۆیان. مەسهەب جۆرێک مخەدەری معنەویە کە لەودا کۆیلەکانی سەرمایە بە اختیاری خۆیان داواکاری بۆ ژیانێکی باشتر کە زۆرتر شایستە ئینسان بێت وەلا دەنێ. لە ئێراندا بە سەرنجان بەوەی کە مەسهەب لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا بە تەواوی ئاوێتی یەکتر بوون نەخشی سەرکوتگەرانەی مەسهەب گەلێک ڕاستە و خۆتر و بەرچاوتر خۆی نیشانەدا. کرێکاران و خەڵکی ئازادی خوازیێران کەم کەس لە ئێوە هەیە کە بە تەجروبە بۆی دەرنەکەوت بێ کە دەوڵەتی مەسەبی چیە؟ بڕوانە کۆماری ئیسلامی، بڕوانە ئەم ڕژیمە هەوسار پچراوە، ببینن کە چۆن قانون ناوەند و سەرجەم دەستگای ڕسمی مەسەبیان خستوەتە خزمەت دامەزراندنی حکوومەتی تێرۆر و وەحشەتی سەرمایەداریەوە. ببینن کە بە چ شێوەیەک ئایات ڕەوایات و قانونە مەسهەبیەکەیان بوونەتە وەسیلەیەک بۆ بێمافی و سوکایەتی هەموو ڕۆژە بە نیوەی دانیشتوانی وڵات واتە ژنان و سەرکوتی کەمینە مەسەبیەکان و زەوتکردنی ماف و ئازادیە فەردی و کۆمەڵایەتی و سیاسیەکانی خەڵکی ئێران. دەبینین کە چۆن ڕژێمی حاکم لە خزمەتکردن بە سەرمایەداری بە پشتبەستن بە قانونە مەسەبیەکان بێدادگا زیندان و ئەشکەنجەگاکانی ڕازاندوێتەوە تا هەموو جۆرە ناڕەزایەتیەکی خەڵک سەبارەت بە هەژاری و بێمافی و بۆ دەستەبەرکردنی ئازادی بە جەنایەتی ڕێکخرا و سزادات و خوێنی هەزاران ئینسانی ئازادی خواز و شۆڕژگێڕ بێپەروا دەڕێژێ. دەبینن کە بە چ شێوەیەک جەهل و خرافەوە فسون و فریوی ڕسمیان خستوەتە جێگای زانست و فەرهەنگ. چۆن بە پەرەدان بە کوێرانەترین دەمارگژی مەسەبی لە نێو بەشێک لە بێخەبەرترین کەسەکاندا ئەوانیان لە دەستەی حیزبوڵڵا و جوندوڵڵا و لیبا شەخسیەکاندا سازمانداوە و ئەوانیان بە ئەفسون و فری و کردوەتە جەنایەتکار و ئینسان کوژی حرفەیی. کەڵگوەرگرتن لە مەسەب وەک شگردێکی دەوڵەتی یاسا و ڕێسای چینەدارا و دەسەڵاتدارەکان بووە. چینی سەرمایەداریش بەردەوام لە ئامرازی مەسەب بۆ فریودان و خەڵەتاندنی جەماوەری خەڵکی وەرگرتووە. لە ئێران بوونی مەسەبی ئیسلام بە دینی ڕسمی وڵات بە گشتی لە خزمەت بەرژەوەندی چینی سەرمایەدار و ڕۆحانیەتی حاکمدایە. چینی سەرمایەدار لە پەرەدان بە دەمارگژی مەسەبی وەک ئامرازێک بۆ دروستکردنی تەفرەقە و چەند بەرەکی لە نێو کرێکاران و خەڵکی زەحمەتکێشدا کەڵک وەردەگرێت. ئێمە کۆمۆنیستەکان خوازیاری لە نێوچوونی
دەوڵەتی مەسەبی وە کۆتایی هاتن بە هەموو جۆرە کەڵک وەرگرتن لە مەسەبێک وەک ئامرازێکی دەوڵەتین. مەسەب دەبێت بە گشتی و بۆ هەتایە لە دەوڵەت جیا بکرێتەوە. ئێمە دەڵێن هیچ کام لە مەسەبەکان نابێ هیچ چەشنە دەخاڵەت و کاریگەریەکیان بەسەر قانونەکانی وڵاتەوە هەبێت. ئێمە دەڵێن ناوەند و دەستگا مەسەبیەکان دەبێت بە تەواوەتی و بۆ هەمیشە لە دەوڵەت جیا بکرێنەوە و دانی یارمەتی ماڵی و غەیرەماڵی لەلایەن دەوڵەتەوە بە ناوەند بەو ناوەندانە و بەو دامەزراوە و چالاکیە مەسەبیەکانە بێ هەڵبوەشێتەوە. ئێمە کۆمۆنیستەکان دەڵێن کە کاربەدەستانی مەسەبی نابێ خاوەنی هیچ چەشنە ئیمتیازێک بن چ بۆ دەستەبەرکردنی پلەپایەی دەوڵەتی و چ لە بەرامبەر یاساکانی وڵاتدا وە سەرجەم هەڵاوارنە قانونیەکان لەسەر بنەمای باوەڕبوون بە مەسهەب دەبێ بە تەواوەتی هەڵبوەشێتەوە. ئێمە دەڵێن نابێت لە مەدرسە زانکۆ و باقی دامەزراوەکانی تعلیم و تربیەتی دەوڵەتیدا هیچ یاسا و ڕێسا و ئاین و تعلیماتێکی مەسەبی لەو شوێنانەدا پەیڕەو بکرێت. ئێمە دەڵێن هیچ کام لە مەسەبەکان نابێ وەک مەسەبی ڕەسمی وڵات بناسرێت. دەوڵەت دەبێ مەسەب وەک ئەمری شەخسی کەسەکان بناسێت و سەرجەم دانیشتوانی وڵات دەبێت لە هەڵبژاردننی هەر دینێکدا کە کەسێک خۆی بیەوێ یان نەبوونی هیچ مەسەبێکیشدا ئازاد بێت. ئێمە پشتیوانی لە یەکسانی تەواوی مافە قانونیەکانی سەرجەم دانیشتوانی وڵات سربەخۆ لە بیر و باوەڕ و بۆچوونی مەسەبی مەرام و ئیدەی سیاسیان دەکەین و خوازیاری بەکردەوە دەراتنی بە تەواوەتی جیای دین لە دەوڵەتین. ئێمە ڕای دەگەێنین کە چینی کرێکار هەر کە بگاتە دەسەڵات جیایی بە تەواوەتی دین لە دەوڵەت وەک بەشێک لە قانونی ئەساسی ڕادەگەێنێت و یاساکانی پەیوەندیدار بە جیایی تەواوەتی مەسەب لە دەوڵەت بە خێرایی و بە هێزی دەوڵەتی شۆڕاکانی کرێکاران و خەڵک لە سەرتاسەری وڵاتدا دەخاتە بواری ئیجراییەوە. وەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان هیوادارین کە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و تا کۆتایی لەگەڵماندا بوو بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر ماڵاوە و بە ژیانێکی بەختەوەرتان ئەسپێر. بخبات برزقاري قانوني غش مشكلة شنشين سانة دبي خوي ما في خوي بسديني هاي بلنجة 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 هردميني هاي بلنجة 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 هردميني